بەڕاستی لێرە کە جۆش و خرۆشێکی دەبینین کە خەڵکان لە شەوی قەدر بەشدارن لەو بۆنە ئاینیە یعنی خەڵکەکان هەمووی هەریەکە بە شێوەک بەشدارن نمونە هەندێک قورئان دەخوێن هەندێک دوعا دەکەن و بە تایبەتی یعنی لە شەوی 27 زیاتر قەلەبارغی پێوە دیارە و دەستخۆشی لەو برادرانە دەکەم کەوەی سەرپەرشتیە و مزگەفتەکان دەکەن و بەڕاستی ماندی دەبن لە مانگی ڕەمەزان و دەستیان خۆش بی خوا خێری هەموو لایەک بنووسی و سەبارەت بەوانەی کە با بڵێن پێشنێژی دەکەن هەمووی دەنجیان خۆشە و ئەگەر دەنجیان خۆش نەبی ئەوەنە خەڵکانێکی زۆر لە دۆر خۆیان کۆ کردیتەوە بە ئەخلاقێکی جوان و بە ڕەوشتێکی جوان و هەمووی پێکەوە براچکون هەمووی ئەوەی لێرەنە هەموو یەک و دوی دەناسین و هەمووی هاتینە لۆ عیباد هاتینە لۆ ئەوەی کە شتی دی بکرێت یانە بەڕاستی دەستخۆشیان لێ دەکەم و وەڵی دەستی خێرخوازان خۆشبی بەڕاستیانە لەو کارانە بەردەوامن سەبارەت بە مزگەوت دروستکردن و هیوادارم لەمە دووە بەس مزگەوت نەوی بتوانن ڕەوزە و قوتابخانەش دروست بکەن و پەرە بە ئیشەکانی خۆیان بدەن و دەستخۆشیان لێ دەگەن چونکە کاری چاکە لە ئینسانی باش دەوەشێتەوە بووە بکرێت ئەو ئیشەی کە دەکرێتەوە بکەین پێکەوە بکرێت لەوەی کە هەریەکە و لە ڕاستە خۆی هاوکاری مزگەوتە ڕەوزەیە قوتابخانەیە بکرێت تەنها ئیشەکانمان لە مزگەوت کۆ نەکرێتەوە.